هەر سەبارەت بە جەژنی مەسیح و یادەکانی کریسمس دەمەوێت لەگەڵ بەڕێز کامەران ئێسحاق پەری وەک کەسایەتێکی مەسیحی گفتوگۆ قسە بکەم سەبارەت بەم یادە. کاک کامەران سوپاس بۆ ئەم دەرفەتە و نیوەڕۆت باش. دەکرێت پێم بڵێ هەرێمی کوردستان بە گشتی و سلێمانی بە تایبەتی تا چەند لانکەی پێکەوەژیانی ئاینە جیاوازەکانە؟ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە سلێمانی جیاکاتەوە لەسەر هەموو کوردستان و عێراقیش ئەوەیە زۆرێک لە پێکەوەژیانی تێدایە کە لەسەر ئاستی هەموو عێراق نمونەییە، زۆرێک لە یەکتر قبولکردنی تێدایە کە بە هەوڵ و ماندووبوونی هەردوو لە بنیادراوە. شاری سلێمانی کە دروستە بێت لەسەر دەستی بابانەکان و گەڕەشێک بە ناوی گاوران و جوولەکان دروستە بێت، سلێمانی ئەتوانێت و مەسیحیەکان ئەتوانن لەو گەڕەکە بێنە دەرەوە بەناو هەموو شارە بڵاو ببنەوانێ. ئەم بوێریە لەوەی کە تۆ لە گەڕێکێکی تەسکراوە و بێتە دەرەوە بۆی بچیتە ناو هەموو شار، ماندووبوونی هەموو لایەکی ئەوێ، یەکتر قبولکردن و ڕێز لێگرتنی یەکتری ئەوێ. لەسەر ئاستی هەرێمی کوردستان مەسیحیەکان تا ئاستێک باشتر لە عێراق مافەکانیان پارێزراوە، هەرچەنە لە ڕووی مافی یاسایی و دەستوریەوانەیە کەم تەرخەمی و کەموکوڕی هەیە، بەڵام لەسەر ئاستە کۆمەڵایەتیەکە یەکتر قبولکردنێکی یەجگار باشەیە، لە یەکتێگەیشتن هەیە بە هیوای ئەوەی کە و لە یەکتێژتنە بەردەوامی پێ بدرێت. کاک کامەرانانی وەک جەنابیشت ئاماژەت پێدا کە مەسیحیەکان توانیوانە بە ئازادانە لە سلێمانیدا بژین. دەکرێت پێم بڵێ ینی کێبوونەوانی کە ڕۆڵی سەرەکیان هەبوو لەوەی ئەم دۆستایەتە لە نێوان پێگاتە جیاوازەکانیان ئاینە جیاوازەکان لە سلێمانیدا دروست بکەن؟ ئەوەی کە مای دڵخۆشیە هەردوو لا بە مەسیحی و بە موسڵمانەوە توانی ویانە کە ئەو هاوسەنگیە ئەو یەکتر قبولکردنە دروست بکەن لە ناوەکانی ناو مەسیحی. بۆ نمونە کەریمی عەلەکە ئەبینیت، قەشە یوسف پەری ئەبینیت، سستەر خاتون ئەبینی، مامۆستا ویلیەم یۆحەنا ئەبینی، مامۆستایانێکی زۆر و پیشەوەرانێکی زۆر ئەبینی لەوانە کە ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە دروستکردنی ئەو جەوە کە بتوانیت ئێمە یەکتریمان خۆش بێ، یەکتریمان قبول بێت. حتمما لە ناو موسڵمانەکانیشە، لە ناو پیاوانی ئاینی موسڵمانە، لە ناو پیشە و پیشەوەرانی جای سلێمانیە ئەو هەوڵتوانایە دراوە بۆ ئەوی کە بتوانین ئێمە بە یەکەوە بژین، لە ئاشتیا بژین، بە یەکەوە بتوانین یەکتری قبول بکەین، بە یەکەوە بتوانین بەخۆشی بژین. من پێم وایە سلێمانی نمونەیەکە بۆ پێکەوە ژیانیشی ڕاستەقینە لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان، نمونەیەکە هیوادارم ئەو نمونەیە ببێتە نمونەیە بۆ شار و شارۆچکەکانی تر و نەبێتە هۆی ئەوەی کە ئەم پێکەوە ژیانی کە بە ماندووبوونی نەوەکانی پێش ئێمە دروستکراوە لە نەوەکانی داهاتووە تێکی بدەین. ئێمە موسڵمان لەم شارەیە هیچ کاتێک جۆرێک لە چەوستانەوە یاخود خۆ بە کەمزانینمان هەست پێ نەکردووە. ئەم هەز نەکردنە بە خۆ کەمزانی، ئەم هەز نەکردنە بەوەی کە ئێمە هاوڵاتی ئەم نیشتیمانە نین، بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەکراوە. حتمما دەسەڵاتی سیاسی لە دوای ڕاپەڕینەوە ڕۆڵێک ئەژیرێت لە دروستکردنی ئەم پەیوەندیە، بە تایبەت لەوەی کە ئەگەر حوسینیەیەک و مزگەوتێک دروستکرا بێت لە سلێمانی کڵێسایەکیشی بۆ دروستکراوە، ئەگەر باخێک دروستکرا بێ بۆ مسلمانێک و کەسایەتیشی مسلمان، باخ و مەکتەبێکیش دروستکراوە بۆ کەسایەتیشی مەسیحی. ئەم جۆرە لە تێکەڵاو بوونە ئەم هەوڵە لەلایەن هێزی سیاسی لە سلێمانی و لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەم یەکتر قبولکردنە کۆمەڵایەتیە وای کردووە کە ئەمەی لێ ببینین کە ئەمڕۆ یادی لە دایکبوونی مەسیح، یادی لە دایکبوونی مژدەی مزیێنی لە سنوورەکانی ئەو دیو کڵێسا ببڕێت، ببێتە بۆنەیەکی گشتی، ببێتە بۆنەیەک بۆ هەموو کەسێک، بۆ موسڵمان و بۆ مەسیحی. ئێمە لە سەردەمێکە ئەژین هەموو کەسێک لەم سلێمانیە و تەنانەت لە جیهانیشە، بەڵام گرنگە بۆ شارێکی وەکو سلێمانی مسلمانەکەی بە قەدی مەسیحیەکەی گرنگی بە لەدایکبوونی مەسیحاب لەسەر شێوازەکەی خۆی، لەسەر شێوازەکەی خۆی بەوەی کە مەسەلە بابەتە ئاینی و سروتە ئاینیەکان نا، بەڵام بەوەی کە ئەویش خۆشحاڵە بە هاتنی مەسیح، ئەوەی کە مەسیحیش شکۆداری مەسیحیش ناوەکەی جیاکاتەوە لە ئاینەکانی تر، ئەوەیە کە لە دایکبوونی مەسیح ئەبێتە بۆنەیەکی گشتی. خەڵکی سلێمانی و مەسیحیەکانی و مسلمانەکانی توانیویانە مەسیح لە کڵێساوە دەربکەن، بیکەن بە هەموو خەڵک، بیکەن بە مسلمانەکە و بیکەن بەهی مەسیحیش.
زۆر باشە جەنابەت ڕەنگە کەم یاخود زۆر ئاشنا بیت بەوەی کە لە ماوەکانی ڕابردوشدانی پەیوەندی کۆمەڵایەتی بەیەسە بۆ لە نێوان مەسیحیەکان و موسڵمانان و ڕەنگە ژن و ژنخوازیش ڕوویدا بێ ئەم جۆرە پەیوەندیانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئێستای داهاتوی پێگاتەکان لە هەرێمی کوردستان هەر نەک بەتەنها بۆ مەسیح بەڵکو بۆ موسڵمانەکانیش. خۆی لە حەقەتە ئێمە یەک کێشەی گەورەمان هەیە کێشەی مافی دەستوریمان هەیە کێشەی مافە دەستوریەکانمان ئەوەیە کە لە مەسلەی پرسی هاوسەرگیری لە مەسلەی ئاینگۆڕی کێشەیەکی گەورەمان هەیە بە تایبەت لەوەی کە ئەو مافانەی کە ئەدرێت بە موسڵمانێک کاتێک ئەبێ بە مەسیحی یاخود ئەو مافانەی کە دێ بە مەسیحیەک کاتێک ئەبێ بە موسڵمان جۆرێک لە ناهاوسەنگی تایە و جۆرێک لە کاریگەری نەرێنی دروست کردووە لەسەر ئەو جۆرە پەیوەندیانە ئەو پرۆسانە کەم هەبوون لە سلێمانی مەسەلەن موسڵمانێک ببێ بە مەسیحی یاخود مەسیحیەک ببێ بە موسڵمان تاکوتەرا بە پەنجەکانی دەست ئەژمێرێن و یەکێک لەو هۆکارانەی کە ڕێگری بووە لەو تێکەڵاو بوونە کۆمەڵایەتیە بەڕاستی نەبوونی پاراستنی مافەکان بووە تا ئێستا بە قانونی ئەحوالی مەدەنی عێراقی تەعاملەکرێت لەوەی کە منێک وەکو مەسیحیەک بۆم هەیە ببم بە موسڵمان و مافەکانیشم لە چوارچێوەی موسڵمان بوونەکەم ئەپارێزێت بەڵام هیچ کات موسڵمانێک نەیتوانی و ببێت بە مەسیحی یاخود ئاینی خۆی بگۆڕێت و مافەکانیشی مافی مەسیحی بوونەکەی هەبێت ئەمە پێویست پێم وایە لە پرۆژە یاسای دەستوری هەرێم ئەگەر کار بەوە بکرێت کە مافەکانی مرۆڤ ڕەچاو بکرێت مافێکی سروشتی مرۆڤەکانە کە ئازاد بن لە هەڵبژاردننی ئاینەکانە و ڕێز لە ئاینەکەی تریش بگرن و نەبنە هۆی ئەوەی کە سنوور ببەزێنن مەسیحیە کە ئەبێ بە موسڵمان سنووری مەسیحی بوونی خۆی نابەزێنێت هەروەها مسلمانێکیش کە ئەبێ بە مەسیحی سنووری ناموسڵمانی بوونی خۆی نابەزێنێت ئەوەیە کە کاریگەری نەرێنی داناوە پێویستە بپارێزێت ئەو مافە یاسایی و دەستوریانە. زۆر سپاس بۆ بەڕێز کامەران ئیحسان پەری کە وە کەسایەتێکی مەسیحی لەگەڵمانە بوویت لە سلێمانیەوە.